بەڵێ بێگومانەمانە کۆمەڵێک بڕیاری بێهاوتان کە پێشتر بڕیاری لەم شێوەیە نەدراوە و ئێستا ئەم بڕیارانە کە سلێمانی هەڵەبجە ئیدارە سەربەخۆکان ڕاپەڕی گەرمیان هەمووەمانە ئەگرێتەوە مەش بێگومان بۆ چارەسەرکردنی کێشە ئیداریەکان و هەروەها خزمەت گوزاریەکانە. بەڵام ئەگەر من بمەوێت بە تایبەت سەرنج بخەمە سەر گەرمیان ئەمەیە گفتوگۆ لەگەڵ کۆچەر ئەکبەر ڕۆستەم چاودێری سیاسی بکەم لەسەر ئەم بڕیارانەی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەی گەرمیان ئەیدات. بەخێرهاتن تەکەین بەخێر بێ سەرچاو پێش هەموو شتێک بڕیاری لەم شێوەیە بڕیاری بێهاوتای لەم شێوەیە بۆ گەرمیان کە ناوچەیەکە هەمیشە خەڵکی گەرمیان گلەییان هەبووە و بە حەقی خۆشیانی دەزانن چونکە ناوچەیەکن کۆمەڵێ کێشە و ئاریشە کۆمەڵێ نەهامەتیشیان بەسەر هاتووە ئەبێ فۆکسی زیاتریش بخرێتە سەریان تا چەند ئەم بڕیارانە کاریگەریە خاتە سەر ئیدارەکە بۆ ئەوی کە زیاتر ئەم بوژانەوەیە بە خۆیانەوە ببینن و ئەو مەغدوریەتەی کە پێشتر هەبووە بەهۆی ئەم بڕیارانەوە کاڵتر ببێت کەمتر ببێت و زیاتر گرنگی بە ئەو ناوچەیە بدرێت. بەڵێ سپاس. لە ڕاستیدا بڕاردان لەسەر ینی کۆمەڵی بڕیاری لەو شێوە ئەوها گرنگ لەم قۆناغەدا بۆ خەڵکی گەرمیان و گەرمیانەکان بڕیاری زۆر بایەخدار و گرنگێن و خەڵکی گەرمیان زۆر زۆر ئومێدیان بە من لە دوێنێەوە لێرە بووم چەند پەیوەندیەکەم بۆ هاتووە کە خەڵکی زۆر ئومێدێکی باشی لەسەرم بڕیارانە هەڵچنیەوە بە تایبەت وەگەڕخستنەوەی 39 پرۆژە لە ئیدارەیەکی سەربەخۆی وەکو گەرمیانە کە لە دوو قەزای کەلار و کفری پێک دێت بە گواستنەوەیان لەسەر بودجەی پەرەپێدان و بۆ سەر ئینی پارێزگاکان کە پارێزگاکان ینی ئیداری سەربەخۆی گەرمیان دەتوانن ڕاستەوخۆ خۆیان مامەڵی لەگەڵ بکەن. ئەمە کاریگەری زۆر زۆر باشیە بێ و دەبێتە هۆی پێشکەشکردنی خزمەت گوزاری زۆر باش بۆ هاوڵاتیان و یەکێکی تر لە بڕیارە هەرە گرنگەکان ئەوەیە کە دەسەڵاتی داوە بە جێبەجێکردنی پرۆژەکان تاکو بڕی 1 ملیار دینار. ئەمە ئیدارەس ئێمە چەند جارێک من لە ڕابردوو هاتووین سەردانی وەزارەتەکانمان کردووە بە نوێنەرایەتی شاری کفری و خەڵکی گەرمیان بۆ بە دواداچوونی چەند پرۆژەیەک بەڕاستی ئەو ڕۆتینە ئیداریانە گرفتی زۆری بۆ ئێمە دروست کردبوو چونکە لە گەرمیان و بە تایبەت لە ناحیەکان و قەزا و ناحیەکانی ئیداری سەربەخۆی گەرمیان زۆر جار گرفتی ئیداری ڕۆتینی ئیداری وای کردبوو پرۆژەکان بەرەو پێش چوون بە خۆیانەوە نەبین. بەڵام ئەم دەسەڵاتی کە گەڕاوەتەوە بۆ ئیدارەکان تا ملیارێک ئێمە توانین پرۆژەی بچوو بچووکی زۆر باش و خزمەت بە هاوڵاتیان بکات. کاتە پرسیارەکەی منیش هەر لەو چوارچێوەیە ئەبێت کە ئێستا لەناو ئەم کۆمەڵە بڕیارە دەبینین چەند بڕیارێک هەیە کە زۆر گرنگە بۆ گەرمیان وەکو پێدانی دەسەڵاتی زیاتر وەکو زیاترکردنی پێشینە تەنانەت وەکو دامەزراندنیش ئەمانە تا چەند وەکو چاکسازی ئیداری کاریگەری خاتە سەر ئیدارەی گەرمیان. بەڵێ ئەمە ینی ڕاستەوخۆ ئەم بڕیارانە کە دراوە سەرەتاژ ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیانی خەڵکی ئەو سنوورە دروستەکە و ئیدارەی گەرمیان ئەتوانن ینی دەسەڵاتێکی زۆریان پێدراوە بۆی بتوانن خۆیان نەگەڕێنەوە بۆ وەزارەتەکان یا بۆ ئەنجومەنی وەزیران بتوانن خزمەتی خەڵکی خۆیان بکەن. لە ڕاستیە لە سەرەتای کابینەی نۆیەمەوە تاوەکو ئێستا ئێمە لە ماوەکانی ڕابردوو هەستمان بۆ کردووە کە سەرۆکی حکوومەت لە چوارچێوەی بەرنامە و کاری خۆیان جیاوازی نەکردووە لە نێوان زاخۆ و کفری لە نێوان هەڵەبجە و ئاکرێ لە نێوان سلێمانی و هەولێر بە یەک چاو تەماشای هەمووی کراوە بە نیەتی خزمەتکردن دەستی خزمەت بۆ هەموو شارەکان درێژ کراوە. ینی بەڕاستی ئەمە مای دڵخۆشیە سەرڕای هەبوونی قەیرانی دارایی و گرفتی دابەزینی نەوت و کۆرۆنا و ئەو هەموو گرفتەی کە لە بەغدا دروستەکرا بۆ ئێمە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان بەردەوام بووە لە خزمەت گوزاری و بەڵام یەکشت هەیە کە گەرمیان بەڕاستی تینووی خزمەتە و پێویستی بە خزمەتی زیاتریش. باش ئێستا هەر کەسێک لە ماڵی خۆی زۆر شارەزایە ئەزانێ کون و کەلەبەری ماڵەکەی چ کێشەیەکی هەیە کوێی پێویستی بە چاککردن جەنابەت دۆکو گەرمیانیەک کاکۆچەر لە پێشینە و ئەولەویەتی ئەم بڕیارانە کە دراوە کامیان لە پێشینەترە کە ئەنجام بدرێت بۆ گەرمیان.
وڵی هەموو بڕیارەکان بڕیاری گرنگن بەڕاستی و جێگەی دەستخۆشی و ستایشە بەڵام بەگەڕخستنەوەی ئەو سینۆ پرۆژەیە هەروەکوتم لە دوو قەزا ئەمە خزمەتێکی ینی بەپەلە بە هاوڵاتیانی ئەو سنوورەکە و خەڵک ئومێدی زۆریان لەسەر هەڵچنیە و ئینشاءڵڵا لە ماوەی نزیکە ئەچنە بواری جێبەجێکردنەوە و یەکێکی تر لەو بڕیارانە دابشکردنی زەوی بەسەر 274 کەس و کاری سەربەرزی شەیدان و ئەنفالان و زیندانی سیاسی کە دانیشتووی ناوچەکانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمن کە بڕیار دراوە لەسەریان لە شوێنی شایستە لە گەرمیان زەویان پێ بدرێ ئەمەش جێگەی دڵخۆشیە و جێگەی دەستخۆشیە و دامەزراندنی 133 گەنجی گەرمیانی لە ئێستادا ئەمەش ینی گەنجانی ئێمە بەڕاستی چاوەڕێی بڕیاری لەم جۆرە لە حکوومەت و لە جەنابی سەرۆکی حکوومەتەکەن هەرچەند لە ڕابردووش لە هەفتەی ڕابردوو لە قەزای کفری هەر بەڕێز سەرۆکی حکوومەت بڕیاریدا لەسەر دامەزراندنی 168 فەرمانبەر بە گرێبەست و لە بۆ سنتەری ئۆتیزمی لە کفری کردەوە لەسەر ڕاستپاردەی ئەوان وابزانم چل کەسی بۆ دامەزراوە سایلۆی کەلار نزیکەی 50 بۆ 6 زۆر دقیق نیم لە ئینەکە ئەوەندەی بۆ دامەزرا ینی لە پێشووتریش بەڕاستی ئێمە ئیشی باش کراوە بۆ گەرمیان سەرڕای هەموو ئەو قەیرانانە گەرمیان بەرەو پێشوونێکی باشی بەخۆیەوە بینیوە و خەڵکی ومێدی باشی بە کابینەی نوێم و جەنابی سەرۆکی حکوومەتەیە بەڕاستی کاکۆچەر ئەزانی کە هەمیشە باس لەوە کرێت لە هەر شوێنێکە حکوومەتێک کاری باش بکات زۆر پروپاگەندەشی بەدواوەیە لەمپەریشی بۆ دروست دەکرێت یەکێک لەو پروپاگەندانەکە هەمیشە باس کراوە و ویستانە بیخەنە پەنای ئەم کابینە ئەوە بووە کە سەرۆکی حکوومەت جیاوازی ئەکات لە نێوان شار و شارەچکەکان بەڵام ئەم جارە بینیمان کە سەرۆکی حکوومەت خۆی لە نزیکەوە ئەچێت سەردانەکە ئەمە تا چەند ئەو پروپاگەندانە چۆن ئەڵێت بەتاڵەکاتەوە ئەمە شاندەری چییە؟ نمونەیەکت بۆ بێن بۆ لەسەر و بابەتە بەڕاستی لە مانگی تەموزی ساڵی پار من خەڵکی دانیشتووی کفریم قەزای کفری خۆی ئیدارەی گەرمیان بریتە لە دوو قەزای کفری و کەلار من خەڵک دانیشتووی خەڵکی کفریم لە تەموزی ساڵی پار ئێمە دوای ئەوەی هەستمان بەوە کرد کە دیموگرافیای شارەکە بەرەو گۆڕانە چێوە خەتەرێکی گەورە هەیە لەسەرەوەی کە خەڵکی ڕەسەنی کوردی کفری بەرەو شارەکانی هەولێر و سلێمانی داهاتن لە جێگەیان داتایەکمان نابوو لە ماوەی 2 ساڵ 1300 ماڵی کوردی ڕەسەن لەوێ هاتنە هەولێر و سلێمانی 900 ماڵی عەرەبنشین هاتنە جێگەیان بەڕاستی ئەمە خەتەرێکی گەورە بوو ئێمە هەستمان وەکو کۆمەڵێک براو ڕەفیق هەستمان بەوە کرد کە دیموگرافیای شارەکەمان نەگۆڕێت چونکە کفری هاوسنوورە لەگەڵ عێراق و جیاوازی هەیە لەگەڵ هەولێر و سلێمانی بۆیە زۆر فشارمان کرد زۆر داوامان کرد کەس گوێ لێ نەگرتین دواتر بڕیاری مانگرتنماندا یەکەم ڕۆژی مانگرتنەکە من لە ڕێگەی کوردستان 24ەوە داوام لە جەنابی سەرۆکی حکوومەت کرد کە بەدەنگ داواکاریەکانمانەوە بێ بە سوپاسەوە پێم وا بۆ کاتە لە سەفەر بوو لە دەرەوە بوو بە ئیشێکی حکوومەت یەکسەر لە تویتەر بە تویتێک جوابی داینەوە کەوتی بە ڕوحێتێکی گەرمیانیانە لەگەڵتانە بم و فعلەن لەگەڵمان بوو لیژنەیەکی لە ئەنجومەنی وەزیران ناردە قەزای کفری و ئەو گرفتانەی کە دەکرا بە زووی چارەسەر بکرێن بڕیاری چارەسەرکردنیدا و دواتر وەزیرە بەڕێزەکانی ڕاستپارت سەردانی کفریان کرد ئەمە وای کرد کە لایەنەکانی تریش هەست بەبر تۆزێک هەست بەبەر پرسیارەتی بکەن و ئەوانیش بێن سەردانی ئێمە بکەن و کاتە نەکەم تەرخەم نەبووە ئەم کابینەیە بەڵکو وای کرد کە لایانی تریش چاو بکات لەوە بێنە ئیدارەی بەتاکید چونکە بەڕاستی ئێمە لەوێ خەڵکی بە بڕیارەکانی ئەوەندە دڵخۆش بوون سوژدەی شوکرانیان برد بەڕاستی ئەو خەڵکانە ئەوانەی کە من تێناگەم چۆن باس لەو بابەتەکەن و خەڵکی گەرمیانیش وە خەڵکی ناوچەکانی تریش گەیشتونەتەوە قەنەعەتەی کە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی هەموو کوردێکە بە جیاوازی هەموو دەنگ و ڕەنگەکانەوە و جیاوازیشی نەکردووە لە نێوان هیچ قەزا و شار و شارۆچکەیەک سەرڕای هەندێک ڕێگری توانراوە لە گەرمیان و لە هەڵەبجە و لە سلێمانی و لەو شوێنانەی تریش
کاری باش بکرێەوە دەستکەوتی باش بەرهەم بەدەست بێنرێ بەڕاست. دەستەکانت خۆش بێت کە کۆچەر ئەکبەر ڕۆستەم بێگومان هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستان شایستەی باشترینە و گەرمانیەکان هەڵەبجەیەکان سلێمانیەکان هەر تاکێکی هەرێمی کوردستان بۆ هیواییکە بە باشتری شێوە سوود لەم بڕیارانە وەربگیرێت لە گەرمیان. دەستخۆشیت لە یەکەین کە هاتی سپاس دەکەین. زۆر سپاس. سپاس بەجەرە.